لە دوای پێکدادانی چەکدارانی پاسەوانی سنووری ئێرانی و حکوومەتی تالیبان هەردوو لا یەکتریان بەنانەوەی ئەو ئاڵۆزیە تۆمەتبار کرد. ئەوە یەکەم جار نییە لە نێوان تالیبان و وڵاتانی ناوچەکەدا پێکدادان دروست دەبێت، بەڵام گرژیەکانی نێوان تالیبان و ئێران قوڵترە لە بابەتە هەنووکەیەکانی سنوور و ئاو. ڕۆژنامەی ئێزڤێستیای رووسی راپۆرتێکی کسینیا لۆجینۆڤای شارەزای بڵاو کردوێتەوە کە ئاماژەی بە وردە جەنگەکانی وڵاتانی ناوچەکە کردووە، بەڵام دۆسیەی ئاو لەم کاتەدا جیاوازیەکانی ئاڵۆزتر کردووە. پسپۆڕانیش ئەو دۆخە بە قازانجی ویلایەتە یەکگرتووەکان لە قەڵەم دەدەن کە چەکێکی زۆری نوێی لە ئەفغانستان بەجێهێشت. نووسەری ناوبراو لە زمانی سەرکردەی تالیبان عەبدولحەمید خۆراسانیەوە گوێزاویەتەوە کە وتوێتی لەگەڵ ئێران دەجەنگین بە حەماسەتێکی زیاتر لەوەی لەگەڵ ئەمریکادا جەنگاین. ئەو لێدوانەش دوای ڕۆژێک لەو پێکدادانە هات کە لە ناوچە سنووریەکانی ویلایەتی نیمروزی ئەفغانی ڕوویدا. و تسلیحاتی که در این آزمایش مورد استفاده عملیاتی قرار می‌گیرد. فەرماندەی هێزی وشکانی هێزە چەکدارەکانی ئێران عەمید کەیۆمەرس حەیدەری ڕایگەیاند کە دۆخەکە لەژێر کۆنتڕۆڵدایە. ناوبراوتی ئەگەر تالیبان پابەند بێت بە یاسای نێودەوڵەتیەوە، بەو مانایە ئێرانیش پابەند دەبێت بە بنەمای دراوسێتی چاک و ڕێزی بەرامبەر. نوێنەری تایبەتی سەرۆکی رووسیا بۆ ئەفغانستان و بەڕێوەبەری بەشی دووەمی ئاسیا لە وەزارەتی دەرەوەی رووسیا زامیر کابولۆف بە دووری زانی ئەو پێکدادانە بگاتە ئاستێکی ترسناک، چونکە ئەو جۆرە ئاڵۆزیانە پێشتر ڕوویاندا و ئاکامی دوورمەودای نەبووە. کسینیا لۆجینۆڤا ئاماژەی بەوەداوە لە کاتی جەنگی ناوخۆی ئەفغانستاندا ئێران یارمەتی هاوپەیمانی باکووری لە دژی تالیبان داوە. ئەوە سەرەڕای جیاوازیە مەزهەبیەکانی نێوان هەردوو وڵات کە نابێ ململانەیە لەسەر سەرچاوەکانی ئاوی ڕووباری هێڵمەندیشمان بیر بچێت کە دوجار دەڕژێتە ناو دەریاچەی هامون لە ئێران. بە پێی ڕێکەوتنی 1970 نێوان تاران و کابوڵ پێویستە ئەفغانستان بڕی 850 ملیۆن لیتری سێجە ئاو بداتە ئێران کە لە دوای هاتنی تالیبان ئەو بابەتە ئاڵقاوە. گەرچی بەر لە هاتنی تالیبان سەرۆکی پێشوو ئەشرەف غەنی بەنداوی کەمالخانی لەسەر ڕووباری هێڵمەند کردەوە، بەڵام بە پێی بۆچوونی پسپۆڕی نێودەوڵەتی فەرهاد ئیبراغیمۆف لایەنەی دیالۆگی ڤاڵدای پەیوەندی نێوان تالیبان و ئێران هەمیشە قەیراناوی بووە، بەڵام بەهۆی ئەوەی ئەو ناوچە سنووریەی ئێران پێویستێکی زۆریان بە ئاوی ڕووباری هێڵمەندە، پارێزگای سیستان و بەلوچستان تووشی کەم ئاوی و وشکە ساڵی دەبنەوە. ڤاسیلی ئۆستانین غۆلۆفینیای توێژەر لە پەیمانگای زانیاری و زانستە کۆمەڵایەتیەکان بە ئاماژە بە پەیوەندی ڕابردووی ئێران لەگەڵ هاوپەیمانی باکووری ئەفغانستان بابەتەکە لەوە قوڵتر دەبینێت و دەڵێت دوای پاشەکشەی ئەمریکا بە پێی ڕێکەوتنامەی دەوحە کە جگە لە نوێنەرانی هەردوو لا وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ و سکرتێری ناتۆ یان ستۆلتنبێرگ و دیپلۆماتە ناودارەکان ئامادەی بوون. بەهۆی جێهێشتنی جبەخانەیەکی گەورە لە وڵاتەدا ئەفغانستان بووەتە ناوەندێکی ناسەقامگیری لە ناوچەی ئاسیای ناوەڕاستدا بە قازانجی خۆرئاوا و لێدان لە بەرژەوەندیەکانی رووسیا و چین و ئێران لە یەک کاتدا.